24 باڵەخانەی نیشتەجێبوونە لە کەلار نەبوونی بودجە کارەکانی ڕاگرتووە. بەڕێوەبەری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی گەرمیان دەڵێت باڵەخانەکان بۆ کرێنشینان و هەژار باقیستی درێژخایەن دروست دەکرێت و 173 کارەکانی تەواو بووە. 288 نیشتەجێبن کە پێک هاتووە لە 24 باڵەخانە کە یەکی 12 باڵەخانەیە پێشتر لەلایەن دوو کۆمپانیاوە جێبەجێکرا. کۆمپانیای تیڤینێرنجی ئێرانی بوون 173 کارەکانیان کرد، بەڵام بۆی قەیرانی داراییوە وازیان لە کارەکان هێنا. ئێستا گرێبەستەکەی تەواو بوو لە ئەستۆی بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردنی گەرمیانە و 144 نیشتەجێبوونی کە کۆمپانیای شاتوو جێبەجێ کرد بەهۆی قەیرانی داراییەوە کارتیا وەستا و 185 کارەکانی تەواو بووە. بەڵام ئەگەر بێت و پارە هەبێت و قەیرانی دارایی نەبێت دەستکەن و ئیشەکانیان 288 یەکەی نیشتەجێبوون تەواو دەبێت و کەم دەرەمەتان سودی لێبینن. ئاوەرە قادر کرێنشینێکی کەلارە و ماوەی 10 ساڵە لە چاوەڕوانی تەواوبوونی ئەم باڵەخانانەدایە و دەیەوێت لەم ڕێگەوە ڕزگاری بێت لە کرێنشینی. تا پارە بێ ئیشەکەن و پارێژ نەبێت ئیشەکە جێتیاڵنی ماوەی 6 بۆ 7 ساڵە بە کرێنشینم. ئەم پرۆژەیە کە ئێستا لێرایی بینین و چەند پرۆژەیەکی تری لە کەلارە کە تایبەتە بە کرێنشینان هیچیان تەواو نەکران و نەخرایانتە خزمەت چینی هەژار و کرێنشینان. تەواوکردنی ئەم پرۆژەیە زۆر سوود دەگەێنێ بە ئەو چینە و پێویستە لەم کاتەیە تەواو بکرێت. لە ماوەی 17 ساڵدا مۆڵەتی کارکردن بە 27 پرۆژەی نیشتەجێبوون لە گەرمیان دراوە، تەنها 3 پرۆژەیان بۆ خەڵکانی کرێنشین و هەژار بووە. ئەمە دوو بە سێ پرۆژەمان هەیە کە کاتی خۆی 2009-2010 دروست کراوە کە 45,000 دلار نرخەکەی بووە بە شێوەی ئەوەیش بووە لەگەڵەوە سندوقی نیشتەجێبوون و پاڵپشتی کردووە. بەڵام بۆ پرۆژەکانی تر ئەم پرۆژانە کراوە بۆ کەم دەرامەت یاوەکو بۆ کرێنشین نەبوو ئەتوانین تا ڕادەیەک بڵێن، لەبەرەوە زیاتر بۆ خەڵکە بۆ تەبەقەیە بۆ کە چینێکی محەدەدن یاوەکو دەخلێکی مەحدودیان هەیە و بەشێک لەمانەیشە کاگەڕێتەوە بۆ خەڵکێک لەوەی نەتوانێت سوودمەند بێ یاک لەو گازندەیەوەمان لەکتێک کەم دەرامەت بۆ نەتوانێت سوودمەند بێت لەم پرۆژانە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ نەبوونی بودجە و دعمی حکومی یا بعد دعمی بانقی. بەرزی نرخی ئەو پرۆژە نیشتەجێبوانەی لە کەلار دروست دەکرێت ڕێگرە لەوەی خەڵکانی کەمدەست و هەژار ببنە خاوەنی یەکە و پێگەی ئابووری و جوگرافی کەلاریش هێندەیتر دۆخەکەی بۆ ئەوان قورستر کردووە. لە کەلار زیاتر گشتی کریاسە گوند، ئەم گوندانەیشە مەحدودە کابرا سعرەکەی دیاری کراوە بۆ نمونە خانەیەکی 6 دەفتەرە 5 دەفتەر بۆ 6 دەفتەرە دوایە بۆکو زەویش کەم تەوزیعکرێتیە. باپی ئاماری کۆمەڵی کرێنشینانی کوردستان لقی گەرمیان نزیکەی 5,000 خێزانی کرێنشین ناویان تۆمار کراوە و لە چاوەڕوانی ئەوەن ببن بە خاوەنی خانووی خۆیان. ئایاد محەممەد، شارپرێس، کەلار.